یەکێک ئەگە دەست کورد بیتن کو دەستە شاری و شمەشی جوان لەبەر دەکات و مۆری و مەردان و کل و کردانی لۆچیش و کارم دەکڕێ ها؟ بەرا قوربان دەوەڵڵی ئەو شمەکانەی بەریشمی خۆم نییە لە خەرچی گوندی وەرگرتێ پێ بچمە شاری و بیان دەمەوە. هەی دروست نیست ساختەسی والله دەبی تۆری هەموو جاران لێ بکەمەوە. ئێ قوربان تۆرەی چم لێ دەکەیەوە ئەگەر مەسەلە زەکاتە کورە هەر زەکات هەر پاسەوانانە هەر قاوەچیانە سوسوانم سماتە دەزە ژفانرا دەکەی؟ قوربان ئەگەر جیرفانم نەبیتن ئەگەر نان نەبی لۆ خۆم بیخۆ. بزانە زمانی چەند درێژە بەران شەرت و ئادەمی دەبی کورتی کەمەوە. ئەی هاوار ئەی هاوار بەس پێم برێت چم کردیا هەریگرن بیبەنە کادینێ ترسنۆکی خۆڕی ئەدادم خۆچە تۆ بان قەستەری نەشکاندی وەڵا بان قەشبووە لە دوڕ قوڕێت نێم درۆست چیژێ نازە کوڕەکەت کوشت دەوڵا پێی دەرێم چی پێ دەری خۆڕی ئۆدا نازە دەزانی لەو لێ دەدا چونکە تالۆت نەجەرمەوە پێت نەرێم ئەی ڕۆچم لە نەجێڕی ئۆدا نازە دیسان بۆ سەربیرێ ئەم ڕاوەستە هەی ئەوها دەوەڵڵای کچەتی بە تو ڕۆژێکن نابی حیمە دەبەی دەست خەی دەگۆتم هەندێک سەردارم گوت ئەتوو سەربیریان نەگۆتیا ئەدی سێ لۆچ باشە ها دەزانم دا بەران چیژە ئاغاوی شانیان نەگۆتیە نا خۆ دەستم نەداتە هەی نازسن ئەوە کاک ئەرێ کاکە حەمە یاردەی ئەو زەلامانە نادەی حەی ئەوە حەمە دەگرێتن والله ئێستاکە لە کاکری نەدەی هەوکە دەتکژم قوربە خۆم ئەم نەمگوت یەک جار ژووە سەرفان بەرە خارە ها بگرە بە خۆ دەزانی کاکن خزممە وای کاکن خزممە ئیژەوها بڕاتن حارمان تەواو دەبیتن چه هەیە لەو گوندەی خزم نەبێ ها؟ دەرێم بڕۆ لێی دەدەنە هەزار بەرچی خەسە دەشێنم نەمڕەدەی خارۆزامە خارۆزامە سەگ بڕەوەێ وەڵڵا خارۆزاتە لێدەن قوربە تۆبە بەسە تۆبە لێگەڕن حەمە وەرە بزانم بەرێ قوربە زانم شتۆ غەزامانۆ دەکەی فەرموو يلا اوها كنت اقدر زاني قوناق للشيء بسم الله الرحمن الرحيم أستغفر الله لا إله إلا الله بسم الله الرحمن الرحيم ئەدی چەتۆ؟ مامۆستا چەتۆ چیدی نایە لەبەر چ؟ نازانم نا ڕۆڵە ساڵە چەتۆ مندارێکی ئاقلە زیرەکە هەموو دەرسەکانی خۆی ڕەوانە ئەنگۆش کوڕی خۆم دەبی وەکی چەتۆی بن هەلوکە دەرستان ئاسانە ئەگەر لە هەوکەوە خۆتان فێر نەکەن وەکی گەورە بوون فێر نابن لۆ مامۆستا لە گەورەش خوێندن هەیە ئەدیک و کوڕم
خيندن ومعرفات قطع وقد تواو نابن من المهدي إلى اللحد للا عنكو لو قبريه هو كأمان لو عمرشم يشتا بسطان كتب هي نمخين دي توا اوي انا امد مقوم مع مصطفى وكد كتابي دنياها مو خنديتوا خوز يا كابي الروجي والله اقر لوم دخيوتي هانو كدر رويشتم لو شندري لو خيندني لو كان مع مصطايكي زانا وبناو بانقو معلان لو تسمع مع مصطفى لا تزانا تربي زور هي زور سالك كرم ها تتو كرم هو خيرها لقما دا قاسم بس يساليك ده ظالم زوار اغاش لحجمتان لك اكلي برامي ده او ها زاري استشيجم كلاسكي لبرداكنا زاري تازي دامنيه هسه بزانا مقصكي نابيني واكجم كل مامس من دايبينو امين دايبينو اوتا لا كو تشي لا كو ليقر زاري Kurayım da. زاري زاري بنجي دوغاغل بوزه خدري لخرشي دك هزار كل يبكى وتجرجي وشي من هزار كل مكتي تجرجي غوسي قيلاني اوي كلوشي من كرديا بدردشي وهاي ببي بشحشي ولقمان انتي مارك السلام عليكم. السلام سرجان. لو غدري تيماريكن مامس تيماريكن ما مستأفر مدانشة من رأى منكم منكرا مامس أمن بتسمقش آغي ايه بابا وشي دبينم حما خويل خوزنا شنا ورده دغريتن قويا عيد الزا ايه اوزا والله مش دعم برشق مش فلاقه ايه قلتم ها بقرا باوما ترخي دبي استالك اكلي بدي والله داشتي بنوزانا بكت اغا بقربان الدبم كاكل خارو زاما هذه خارو زاما هذه تبكي اوزا اقرا محسيبي خصمو كسو كارم كاين دبي سر هرقليو باركين ايوه امش هربم قلت بابا امش او وقت اوهم قلت آفرين هرسنده غرتي شد كرديا
بەران ئەوجا وەچی مامۆستاهات مامۆستاهات السلام عليكم. عليكم وعليكم السلام ورحمة الله وبركاته. فەرمو مامۆستا. ئاغا پێم خۆش بوو پێکەوە یەک دوو قسان بکەین. باشە. حەز دەکەی با لێرە دانیشین مامۆستا. زۆر فەرمو مامۆستا فەرمو. یا الله. فەرمو. هەرچەندە دەشزانم چ دەرەی. فەرمو. بەرێ ئاغا. خۆشەویست سەلات و سەلامی خوای لەسەر بی عليه الصلاة والسلام. فەرموویتی من رأى منكم منكرا فليغيره بيديه. مامۆستا ئەوەت پێ ناکرێت. زۆر ڕاستە ئاغا. بەران خۆ دەبێ یەک دوو قسەی ڕاست و دروست لۆ ئاغای خۆم بکە. سەرچاوم. فەرمو. ئاغا جاری پێشتر وەچی لە گوندێ نەبووی جەوهەر کەت بۆ ناو ئاوایی ڕاست و چۆپی خەرکی دابووە بەرێ گوتمان مندارە و ئاغا لێرە نییە و ئەوەی بە فورسەت زانیە بەران ئەو جارەی مامۆستا بەخۆم لێرەم و ئەوجا ئەو های کردیا بەرێ ئاغا لە پێش چاوی خۆت لەسەر هیچ و خۆڕایی ئەو بەزمەی بەو موسڵمانی کرد ڕاستیەکەی شت هەیە شت هەیە بەران مەسەلەکە لە سەمندارە نییە ئاغاجا شت نییە بە قسەی خۆش نەکرد پاشان زۆر عیبە لەسەر منداران جەوهەر سەهووی کردیا هەرچەندە مەسەلەکەش لە سەمندارە نییە فإن لم يستطع فبلسانه. ئەوە ئاسانە فەرمو حازرم ئاغا بەرێ مامۆستا ئەمن دوو قسەت لۆ دەکەم حەز دەکەی بیاوێ ناو بیرێ فەرمو ئەمن ئەوڕۆ لەو گوندەیمە سبەی لە گوندێکی دی ئەو جا لۆ خۆت و خوای پێت دەرێ ئەگەر پتر جەرەوی لۆ جەوهەر شلکەی دارت لۆ لەسەر بەردی ناهێری گوندت هەموو لێ دەکاتە دوژمن قوربان قەزەر قرد قوربان مامهەینی خێڕی چەند جارم پێگوتی بە سەڕوتی نەدبینم آخر ئاغا دەفن بە سەجی پیس جارش کە ئەوها بتبینم سەگ تۆ بت دەکەم بەرێ بەرێ ئاغا ئەوە ئاخر جارە سەرپان بەرێ ئاغا ست پێ بزانم قوربان مامهەینی لە شار گەڕاوە دە چی لێ بکەم خۆ کاوڕەشی لە من پێی سەر ناڕم آخر قوربان مامهەینی دەرێ مەأمور ئەو ڕۆناس پێی دێتە گوندی بەخێر بێ بەخێر بێ سەر چاوان فإن لم يستطع فبقلبه أمن خوا حافظ سەرپان بەرێ ئاغا ئەدی کا هەمەوشینا قوربان هاوکەوانیش دێن زۆر باشە بڕۆن دیوەخانی بڕازێنەوە نانانا وەرە بەرێ بەرێ وەرە بەرێ وەرە بڕۆنە ناو گوندی بەرێ وەرە بەرێ وەرە جەوهەراکەکە جەوهەر بەرێ بابا وەرە جەوهەر بەرێ بابا فەرموو چ بووەوە بابا مامهەینی هاتەوە دەرێ مەأمور دێ بەس مەأموری جاران نییە کۆ دەرێن مەأمورێکی نوێیە مامورەکی نوێیە بەرێ ئەوها سەرپان بەرێ ئاغا بە حەمەوشینەی برێ چیان پێ برێم ئاغا قەزەر قورتیان پێ برێ سەرپان بەرێ خارە کەرە لە خۆی خەشیم دەکەی ها جارانستان دەکردوە شمیواندات ئەو جارە ژەوا بکە دەبڕ دەفم بە بەرێ خارە بەرێ
بلا بابا برو اسمه شو بابا؟ برو ماري كاكلي ماري كاكلي برورا برو ماري كاكلي لا تيهتي نجبي برسا اخر بابا هو خارج سدرين درين افرم برورا جا بري ما ملتامان شكانت بادري مأمورش نشتينين بابا مأمور تاقي بوشتانا داهيا بعقر مبا زوهر مأموري جاران پیاوی خۆمان بوو لە بەخاتری ما کەری دەکردە هەسب جۆی دەکردە برنج ئەو مەأمورەش کەوی دەکەین دەیکڕین ئەگەر کەوی نەکرا کە لە ڕق بوو کە لە ڕق دەبی نابی سەری بە قەبری بادی بێعەقر مەبە ئیشەکە ئاسانە و زەحمەتی مەکە کو ئەمن بچمە ماری کاکلی ڕۆرە بڕۆ ماری کاکلی و دەستیشی لەم لیکە آخر بابا کاکل کەنجی ئەو پلاوەیە ئەمن دەستی لەم لی بکەم ڕۆرە تێبگە مەأمور نووە نایناسین باشە ئەگەر کاکل شکاتی کرد هەنجی چ دەکەین بەلاش و حەلاش جێچەری لە خۆمان پەیدا دەکەین بەرام بابا جەوهەر شەیتانی بە نەعلەتکە سەیدە چەتۆی ناوە کاکل ئەوە پێرێ بوو چەتۆ ئەو کە لە مزگەفتەیە ئەدی خۆ منداری ئاغای لەویشان نەدا قابلە خۆهار نەبووینە ئاخر هەی دەستیان بشتێ لە هیچ و خۆڕایی واز بینە زارێ واز بینە پێ بکەنە زارێ پێ بکەنە داوها زارێوها داستا ئەو بزگوڕی هێن و بینە ببیکەوە حەز دەکەم لە دەست خۆت وەربگرە نەبادا پێم نەکرێتەوە ئەوڕۆ ناسبەی چا دەبیەوە ئەگەر گرەیەکم لۆ تو پێ نەکرێتەوە ئەدی لۆچ باشم من دەچوومە بەلایێ کۆچ و کۆتبارێ دەچوومە لای هەردوو عاشقان کاکل و زارێ سەلامم دەکرد لە بەڕووی لە مازێ لە چایە لە لێرەوارێ تەمەنایەکم دەکرد لە بەرشەنگ و کەوت و دار و دیدارێ دەمپرسی لە دارە
قزي حضرني فاطمة ظالمة قزي حضرني فاطمة ظالمة الآخر يا ناس تجي فاطمة ظالمة الآخر يا ناس تجي هو كا كربون ها هاي هو دري ليرنيا قياك أنا أو رأتي دبا مرتو قياك فرقتني أنا هذا قريبي دبا حياته ولا ولا فاطمة ظالمة لكنجي هاتا كنجي فاطمة ظالمة لكنجي هاتا كنجي فاطمة ظالمة من كنت حضرنجي سيدة كرة ملهور كرة سيدة هاريدي برا هاري لرزانة كيدي ريدي حط شقا ودوربي بوني ميخك بنديدي بوني ميخك هيري نازا جاني نازا سهل نازا ساس وصل دبت حنجي تولي تواشي مانغا شايا روما تواشي شاكرا سيا نشان كيردي ويكوستيان كا خوري لولو اي لولو نازا لولو اي تفتي متى ندري تاكل كوبو لا وجينا ماريان عملنا ظالم لا وجينا ماريان تبخلابو سيدة بآخر شو كنت بتشيلها ماريان دي بآخري من ها بآخري من وشافنا ماريان هاتف ناس بريشيل يبو ما بشو زهري ناسا دفن تاكل صوتي اللودة نماري عمي مع زيتم تخوا لو خواي بري لو خواي بري اخر عمل قصرم يان كاكل ها خاله دري عيدز ديالي هر عيدز خاله شي عيدزي كردي هتا عيدزي بكم بابت خاله ولو دري بروسر لك اكلي بدا كودري خاله والله انت كيه سيبي منو باب مناغنيك سربان بلا خاله اگر آغا وبتبري تسلكي والله خاله آغا كوبري او هو شنو هديته خاله
قال خار بي خبايا بي خوم دار من عوري يعني امنش بتسم ها يعني هوكا ده سماري كاكري ادي سكر برا خارا تيناي امري اغا كذا دمني كف لمامس هندي او دنياي خمم خوارديا راز دكا نابيني هر نما چیژم اتوز بوز برواب كف لبجسي سينا چي خوشم لساليدا بري سالو چكاكلي لناو جيكتيا زاري ام قسالو تناكم نازنين خو عيدز مكا اتخو صغرد مكا تار دوا ما شاء الله هر انقونا حسانة وخرجتان دوا چيجي كاس قسي لقرتو كرديا ها هستم زمان ببرم حد وجود دنيا او اخراب بيتي لكف راستك لما مزقلكم بين اخوش رتس بيبي كيجم او جا هستا هتا كس لما رماني ديتي او دا كرم نازنين خان قوري ميا زور ممنوني هاتنينا بران اگر اغبو هاتني بزاني دورني ازيت ما بدا كاكي اتلو قصة ناكي او ها اريك شالا ماريا ايرو هو دنجي دورا غاية أنا سوغاي شيبي دمجين توي مال بندي سنتيجين أنا سوغاي شيبي دمجين توي مال بندي سنتيجين أي خوراق تجي دام تجي زور دار تجي